با ئامادەبوونی 200 کۆمپانیای ناوخۆیی بیانی پێنجەمین فیستیڤاڵی بەرهەمە خۆراکیەکان لە سلێمانی بەڕێوە دەچێت. ماوەی فیستیڤاڵەکە 9 ڕۆژ دەبێت و ڕۆژانە لە کاتژمێر 10 بۆ 7 ئێوارە لە پێشنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە میوانەکان دەکرێت. زۆربەی بەرهەمەکانی پێشنگاکە خۆراکین و بەشێک داشکانیشان بۆ کراوە. ئەمساڵ خولی پێنجەمی فیستیڤاڵی نێودەوڵەتی بەهارە ژمارەی کۆمپانیا بەشداربووەکانمان نزیکەی 200 کۆمپانیایە. زیاتر تەرکیزمان خسۆتە سەر ئەوەی کە پێداویستەکانی ژیانی ڕۆژانەی هاوڵاتی لە خواردن و جلوبەرگ و پێداویستی و شمەک و پاککەرەوە و کۆزمەتیک و مۆبیلیات و ئەو پێداویستیانی کە خەڵکی پێویستێتی لەگەڵ پێداویستیەکانی بەهار و نەورۆز و ڕەمەزانیش ئەوانەمان زیاتر تەرکیز خۆتە سەری بۆ ئەم فیستیڤاڵی ئەمساڵ. زیاد لە 170 بەشداربووەکانمان ناوخۆین ئەمەشمان بە ئامانج کردووە مەبەستیایە خزمەتێک بۆ بە خزمەتکردنی سێکتەری ئابووری ناوخۆی لە جێتی چوونە دەرەوەی پارە بۆ دەرەوەی وڵات هەوڵدەین ئەو پارەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە لە ناو شاری سلێمانیا دەست ئاودەستی پێ بکرێت جوڵێ لە بازاڕ ڕاببێ باشترە. یەکێتی هاودە و ناردەکارانی کوردستان گلەی زۆری هەیە لە حکوومەت. ئەوان دەڵێن ئاسانکاری بۆ کارگە و کۆمپانیای ناوخۆیەکانی کوردستان ناکرێت و باج ڕسوماتی زۆریان لەسرە. هەروەها پارەی کارەبای زۆر وای کردو بەشێکی زۆر لە کارگە ناوخۆیەکان دابخرێن. ئەوانەشی کەماون مەترسی داخستنیان لەسرە. حکوومەت پشگیری بەرهەمی ناوخۆیی ناکات و ئەوانەشی لەو پێشنگایە بەشدارن بە ناوی کۆمپانیای ناوخۆیی کەلوپەلەکانیان زۆربەی هی وڵاتی دیکەیە. ئێمە ناتوانین بەرهەمی دەرەکی مناقەسە بکەین ئەگەر هاتوو کارەبادانە بەزێنێ ڕۆتیناتەکان لاەنەچێ مادە خامەکە بە هەرزانترین نەخ بەدەستی کارخانەکان ئەگەر بۆ شێوە نەبێ ئێمە ناتوانین مناقەسەی هیچ بەرهەمێکی دەرەکی بکەین. بۆیە پێویستە کە هەموو کاتێ حکوومەت لەسەر خەت بێ بتوانێت زیاتر بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بێندرێت. یعنی ئەگەر حکوومەت نێتە سەر خەت هاوکاری تەواوی کارخانەکان نەبێ کارخانەکان هێواش هێواش داخرێن. زۆر لە کارخانەکان ئێستا داخراون و زۆر لە مستەسمری بەرهێنەری خۆمان چوونەتە بەغا چوونەتە بەسڕە چوونەتە ئەوێ بە کارخاناکەنەوە چوونەتە تورکیا چوونەتە وڵات جمهوری ئیسلامی ئێران چونکە لەوێ ئاسانکاری تەواوە کرێ و لێرە ئێمە پێمان باشە حکوومەت بێتە سەر خەت. بەڕاستی حکوومەت ئەگەر ئەوە بە ئیهمالی بڕوانێتە ئەو کارخانەکان هەمویان داخرێ ئەوەی کە هەشە نامێنێ. سەرپەرشتیارانی ئەم پێشنگایە دەڵێن هاوڵاتیان دەتوانن کەلوپەلەکانیان بە نرخێکی هەرزانتر بکڕن و پێداویستیەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزیش هەر لێرە دابین بکەن بەهۆی زۆری کۆمپانیەکانەوە کێبڕکێ دروست بووە لە داشکانی نرخەکان. چاودێری تەواویش هەیە لە ڕووی نرخەوە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.